ئایا سوودانی ئەو دەکرێت بازیشی عەلەسەر شانی کێ دەنیشێتەوە؟ لە 20 ساڵی ڕابردوودا لە عێراق هەمیشە سەرۆکی حکومەتەکان لەسەر لا خۆیان کردو بە دۆخەکەدا بازەکە لەسەر شانیان نیشتوتەوە. ئاخۆ ئەم جارە سوودانی ئەوە پێچەوانە دەکاتەوە یان مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. تا ئێستا 5 هەڵبژاردننی پەرلەمان لە عێراقدا ئەنجام درراوە، 6 کابینی حکومەت پێکاتووە. هەڵبژاردننی ئەم جارە کابینەی حوتەمی لێ بەرهەم دێت، بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە لە 2005ەوە تا ئێستا هیچ کاتبراوەکان حکومەتیان پێگرهێناوە. لە یەکەم هەڵبژاردننی ساڵی 2005دا شیعەکان زۆرینیان لە یەک لیستدا کۆبوونەوە. پێکهێنانی حکومەت کەوتە ساڵی 2006. عەبدولعەزیز حەکیم سەرۆکی لیستی براوە بوو، ئیبراهیم جعفەری دەنگی یەکەمی لیستەکەی هێنا، بەڵام مالیکی حکومەتەکەی پێکهێنا. انتصرنا والحمد لله وأنا أبارك للشعب العراقي. ئەم چیرۆکە لە ساڵی 2002دا جۆرێکی دیکە بوو. ئەیاد عەلاوی بە 66 کورسی یەکەم بووە، بەڵام مالیکی بووە دووەم جار حکومەتی پێکهێنا. ساڵی 2014دا مێزەکە بەسەر مالیکیدا هەڵگەڕایەوە و ئەگەرچی دەنگی یەکەمی بەدەستێنا، بەڵام نەیتوانی حکومەت پێک بێنێت و سەرۆکایەتی حکومەت درا بە حەیدەر عەبادی. چیرۆکی کابینەی ساڵی 2008 جیاواز بوو. موقتەدا سەدر براوی یەکەم بوو، بەڵام عادل عەبدولمەهدی حکومەتی پێگێنا. کابینەکەشی تەنها 2 ساڵ تەمەنی بوو، بۆیە 2 ساڵی دواتر درایە مستەفا کاظمی. چیرۆکی درخستنەوەی براوی هەڵبژاردن لە حکومەت بەردەوام بوو. ساڵی 2021 هەڵبژاردن کراو. ساڵی 2022 دوایین کابینی حکومەت پێکات. سەدر ئەم جارەش براوەی هەڵبژاردن بوو، توانی 73 کورسی پەرلەمان بەرێتەوە، بەڵام نەیتوانی ببێتە پێکهێنەری حکومەت و لەولاوە بازەکە لەسەر شانی سوودانی نیشتەوە و بووە سەرۆکی حکومەت. تشرفنا اليوم باستلام كتاب تكليفنا بتشكيل الحكومة العراقية الجديدة. لە هەڵبژاردننی ئەم مانگەدا سوودانی بۆ خۆی توانی ببێتە براوی یەکەمی هەڵبژاردن، بەڵام پرسیارە جددیەکە ئەوەیە ئاخۆ دەتوانێت حکومەتی نوێ پێک بێنێت یان ئەمیش بە دەردی ئەوانی دیکە دەچێت و کەسێکی دیکە لە لاوە خۆی دەکات بە دۆخەکەدا و دەبێتە سەرۆکی حکومەتی نوێ.